راپۆرتی وردبینیکارێکی سندوقی گەشەپێدانی عێراق ئاشکرای دەکات کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە بەهای ملیۆنان دۆلار لە عێراقدا گەندەڵی کراوە. گەندەڵیەکە لە گرێبەستەکانی وەزارەتەکانی نەوت و ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردندا کراوە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. راپۆرتەکە لەلایەن لیژنەی شارەزایانی دارایی حکوومەتی عێراقەوە بڵاوکراوەتەوە کە تیایدا سەرباری ئاشکراکردنی گەندەڵی ئاماژەشی کردووە بۆ بەهەدەردانی بڕێکی زۆر لە پارەی عێراق. بۆ نمونە زیاتر لە 7 ملیۆن دۆلار لە چاکردنەوە و نۆژەنکردنەوەی هێڵەکانی گواستنەوەی نەوتدا خەرج کراوە کە بەهۆی لاوازی سیستمی چاودێریکردنیانەوە کراونەتە ئامانج کە دەکرات تەنها بە چڕکردنەوەی چاودێریکردنی هێڵەکانی نەوت 10 ملیۆن دۆلار بگەڕێنرایەوە بۆ خەزێنەی گشتی. سەرباری ئەوەش وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن گرێبەستی بە بەهای 128 ملیۆن دۆلار کردووە لەگەڵ چەند کۆمپانیایەک بۆ تاوکردنی چەند پرۆژەیەک، بەڵام تا ئێستا ئەو پرۆژانە تەواو نەبوون لە کاتێکدا دواوەدا بۆ تاوکردنی ئەو پرۆژانە ساڵی 2008 بووە. دەستەیەکی نێودەوڵەتی بە هاوکاری لەگەڵ لیژنەیەکی پسپۆڕی حکوومەتی عێراق کاری وردبینیکردنی کارەکانی سندوقی گەشەپێدانی عێراق دەکەن. هەموو داهاتی نەوت و ئەو ڕەسیدە داراییەی کە لە بەرنامەی نەوت بەرامبەر خۆراکدا ماوە لەو سندوقەدا هەڵگیراوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕای دەگەێنێت لیژنەی نەزاها لە پەرلەمانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دەستەی نەزاها کار دەکەن بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکانی گەندەڵی بە هەدەردانی سامانی گشتی. بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە لە کاتێکدایە کە عێراق لە ئێستادا ڕوبەڕووی قەیرانی دارایی قورس بۆتەوە، سەرباری ئەوە شەڕی داعش بارگرانی زۆری بۆ حکوومەتی عێراق دروست کردووە کە لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە ژێرخانی ئابووری وڵات پتۆ بکات. شارەزایانیش پێیان وایە ئەگەر نرخی نەوت بەردەوام بێت لە دابەزین، ئابووری عێراق دووچاری بارگرانی زیاتر دەبێتەوە و ئەو بارگرانیەش کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیان دەبێت. لە ئێستاشدا حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی لە هەوڵدایە بۆ پێکهێنانی حکوومەتی تەکنۆکرات. باز لەوەش دەکرێت کە بەپێی پلانەکەی عەبادی بۆ چاکسازی ژمارەی وەزارەتەکانی حکوومەت کەم دەکرێنەوە. پێشتریش راپۆرتێکی بەریتانیا ئاشکرای کردبوو کە بەهۆی گەندەڵی و خراپی ئیدارەدانەوە تەنها لە ماوەی 6 ساڵدا عێراق 165 ملیار دۆلاری لە سندوقی گەشەپێدان لەدەستداوە.